سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش بەڕێزان خۆشحاڵم کە ئەم شەویش لە پانۆراما لەگەڵتانم بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە بابەتیشی دیکە. لە هەمووتان ئاشکرایە کە ئێمە نزیک دەبینەوە لە پرۆسەیەکی گرنگ و چارەنووساس کە ئەویش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە. بەداخەوە دۆخی سیاسی هەرێمی کوردستان لەسەر وەختێک کە ئێمە گفتوگۆی تیادا دەکەین دۆخێکی خراپە و بەشێکی زۆری جونگە ئەساسیەکان و دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان شەرعیەتیان لە دەست داوایان بە جۆرێکی دیکە بڵێ ناتوانن کار و ئەرکەکانی خۆیان ڕابپەڕێنن لەسەر و هەمووشیانەوە پەرلەمانی کوردستان. ئەگەرچی پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە کۆمەڵی کێشمەکێشم و ململانێ و گرفتی یاساییدا تێپەڕی و بە ئێستاشەوە خەڵک لە ترس و نیگەرانی دوودڵیدایە لەوەی داخۆ پرۆسەکە لە کات و وەختی خۆیدا بەڕێوە دەچێت بۆ پێی زیاتر لە جارێک سەرۆکایەتی هەرێمی کوردستان مەرسومی فەرمی دەرکرد بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، بەڵام بەهۆی کێشەگەلێکەوە نەتوانرا لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. کۆتاوا دەکە ئێستا دەستنیشان کراوە دەوترێت کە لە دەی حوزەیران هەڵبژاردن ئەنجام دەدرێت و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقیش وادەی ڕادەستکردنی ناوی کاندیدی لیستەکانی درێژ کردەوە تا کۆتایی ئەم مانگە بەو پێی کە بەشێک لە لایەنە سیاسیەکان تاوەکو ئێستا ناوی کاندیدەکانیان ڕادستی کۆمیسیۆن نەکردووە. دەمەوێت لەگەڵ میوانەکانم لە ستۆدیۆ بپرسم ئەگەر بێت و ئێمە لە نێوان ئەگەری ئەنجامدان و ئەنجام نەدانی هەڵبژاردندا بمێنینەوە چی چاوەڕوانی ئایندەی قەواری هەرێمی کوردستان دەکات؟ ئاخۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەتوانێت هاوکێشەی سیاسی لە هەرێمی کوردستان بگۆڕێت؟ دەکرێت هاوسەنگی هێست دەستکاری بکە؟ ئاخۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان لەناو ئەو هەموو قەیران و گیر و گرفتە دەرایانی کە پێی داگوزەر دەکەن چۆن دەتوانن بە گوڕوتینەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان و بڕیار بدەن لەوەی کە مۆدلێکی نوێ لە حکومڕانی لە هەرێمی کوردستاندا بچەسپێنن؟ گفتوگۆی ئەم بابەتانە دەکەم لەگەڵ هەر یەک لە بەڕێزان. خەڵف ئەحمەد شاتوانی ئەندامی خۆلی چوارەمی پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمە بەخێر بێی کاک خەڵف، هەروەها خات و شاناسی ئیرانی نووسەر و چاودێری سیاسی لە ستۆدیۆیش لەگەڵمانە. خات و شانە زەناویشە زۆر بەخێر بێی. کاک خەڵف دەمەوێت بە کورتی لە سەرەتا بەوە دەست پێ بکەمانی دەکرایمە پێشتر لە موادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ساس بکەین و نەگەینە ئەمبار و دۆخە خراپی کە ئێستا دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پێدا تێپەردە. بەرحاڵ ئەوەی کە گرنگە خەڵک چاوەڕێی دەکا ئایا هەڵبژاردن لە وادە و کات و ساتی خۆیدا ئەنجام دەدرێت؟ بەڵێ بەنای خۆی گەورە سواز بۆ ئێوە. لە ڕاستیە ئەو دۆخێکی ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتۆ دۆخێکە کە ئەتوانین بڵێن دیموکراسی لە قەیرانایە. مەسئلەی کۆڵەکەیەکی گرنگی دیموکراسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەو کاتانشی کە تەمەنەکانی پەرلەمانی کوردستانی تیا درێژ کراوەتەوە، ئەمە بۆ خۆی علامەتێکی ئیستیفهام بووە لەسەر مەسائلی دیموکراسی. بۆیە ئێمە یەکێک لەو خاڵە گرنگانەی کە پشتیوانی نێودەوڵەتیمان هەیە، یەکێک لەو خاڵە گرنگانەی کە سەپۆرتی وڵاتە جلێزەکانی دنیا کە پەیڕەوی دیموکراسی ئەکەن هەمانە و ئەمە هۆکاری گرنگی مانەوە و گەشەکردنی ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان بووە و ئەمە زامنی دەستەبەرکردنی مافەکانی خەڵکی کوردستان بووە. لە مەسئلەی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ئەم پشتیوانیە ئەم سەپۆرتە نێودەوڵەتیە کە ڕوویەکی گەشتی وڵاتەکەی ئێمە بووە ئەکەوێتە مەترسیەوە. ئەمە جگە لەوەی بۆ خۆمان ئەزانین کە پەرلەمانی کوردستان مودەکەی درێژ کرایەوە، دوای ئەوەی مودەکەی درێژ کرایەوە دادگای فیدراڵی قەراری داوە کە هەموو ئەو قەرارانی لە دوای ئەو لەو ماوەی کە پەرلەمانی تیا تەمەنەکەی درێژ کراوەتەوە هەمویان باتڵن و خۆشتان نەزانن حکوومەت بەبێ پەرلەمان یعنی نمونەیەکی نییە لە دنیاە. تەنانەت وڵاتە تۆتالیتار و دیکتاتۆرەکانیش پەرلەمانیان هەیە، ناو بەناو ئینتیخاباتیان هەیە، با ئینتیخاباتەکەش کارتۆنی بێ لە مودەی خۆیان جێبەجێ یەکەن با مەسەلەن سەرۆک هەر خەڵکە بزانێت کێ سەرۆکە کێ لە پەرلەمان ئەیباتەوە، بەڵام ئینتیخابات لە وڵاتە دواکەوتوانیشە هەر ئەنجامەدرێ. بۆیە لە وڵاتێکە کە ئەمانەوێ دیموکراسی بۆ پێشەوە بچێ، ئەمانوێ پێکەوە ژیان تایە قوڵ بێتەوە، ئەمانەوێ ئەوەی کە پێوترێ مجتەمەعی مەدەنی تایە زاڵ بێ، ئەمانەوێ مافی هەموو لایەکی تیا پارێزراوە بێ، ئەمانەوێت چەمکی هاوڵاتی تایە زاڵ بێ. و بە خۆتانەزان ئەگەر هەرێمی کوردستان لە تابلۆ گەورەکەی عێراق دەرکەی چ تابلۆیەک نیشای نێودەوڵەتی ئەدرێت؟ تابلۆیەکی مەزهەبی کە بەداخەوە واڵێن کە
ئومێدی لێ ناکرێ عێراق بەرەو پێشکەوتنێکی باشتر با عێراق بەرەو کرانەوەی گەورە بڕوا ئەوەی کە تاقەت رووسکاییە لێوەی عێراق گەشە بکە هەرێمی کوردستانە بۆیە بە ئەنجام نەدانی هەڵبژاردن ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان کە بەرهەمی خوێن و خەبات و تێکۆشانی ئەم میلەتەیە ئەکوێتە بەردەم مەترسێکی گەورەوە و ئێمە ئیتر تۆ بە چه حەقەیە حکمی خەڵکەکەی کە ئینتیخابات ناکەی خۆ یعنی ئەمە مەجاری تیانەماوە لەبەرەوە لە هەموو خاڵێکە ئەگەر بمانوێت فریای ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان بکەوین ئەگەر بمانوێت فریای ئەو دۆخە بکەوین کە هەرێمی کوردستان تێکەوتووە ئەبێ ئینتیخابات ئەنجام بدرێ لەبەرەوە هیچ بیانویەک مبرر نییە بۆ دواخستنی ئینتیخابات چکە ئیتر ئەوە سەنگی مەحەکە مەسەلەی ئینتیخابات ئەوەی تر دراوە لە سەقف ئەم بابەتە بۆیە ئەنجام نەدانی هەڵبژاردن کۆی پرۆسەکە ئەخاتە مەترسیەوە بۆیە ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان قەناعەتمان وایە پێویستە ئینتیخابات لە کاتی خۆی ئەنجام بدرێەوە پێویستە بتوانین بەرەوسنوکانی دەنگدام ڕۆین تاکو و ئەزمموی حکومڕانی و دیموکراسی هەرێمی کوردستان لە مەرگ بگەڕینەوە. شانەسا بەخێر بێجارێکی دیکە هەرە ئەو پرسیارێکە خەڵب بۆ جەنابی شدیانی بە جۆرێکی دیکە بۆ نەمانتوانی لە کات و ساتی خۆی داها هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەنجام بدەین. من ناڵێم هۆکار هەیە لەبەرەوەی ئێستا هۆکار نییە ئێستا بیانو هەیە هۆکار جیاوازە لەگەڵ ئەوەی کە تۆ بیانوت هەبی بۆ بیانوە مبڕیر بینیەوە کە هەڵبژاردن ئەنجام نەدرێتن هەموو ئەو بیانویانی ئێستا کە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە ئەیهێنێتەوە بۆ ئەنجام نەدانی هەڵبژاردنەکان بیانووی بێبنەمان بۆتی بیانوی بێبنەمان لەبەرەوەی ئێمە پێشتر هەموو ئەو داواکاریانی کە ئێستا هەیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هاورا بۆیە مەسەلەن یەکێک لەوانە فرەی بازنەی بۆچی بۆ پەرلەمانی عێراق زۆر شتێکی نۆرماڵە کە ئێمە لە کوردستانیش بە هەمان شێوەی پارێزگاکانی عێراقا فرەبازنەی هەبی بۆ ئێستا لێرە فرەبازنەی مەسەلەن مەقبوڵ نییە بۆ مەسلەی پێکهاتەکان هەروە ئێمە وەکو حیزب وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە داوامان کردووە مەسەلەی پێکهاتەکان دابشکردنێکی عادیلانەی پێکهاتەکان هەبیتن مەسەلەن ئێمە ئەگە لە هەولێر تورکمانمان هەبی لە کفریش تورکمانمان هەیە لە هەولێر مەسیحیمان هەبی مەسەلەن لە سلێمانیش مەسیحیەکانمان هەیە ئێمە ویستومانە دابشکاریەکی عادیلانە هەبی بۆیە ئەو بیانویانەی ئێستا کە هەمووی کە پارتی دیموکراتی کوردستان بۆ تەمدیدکردنەوەی یان درێژکردنەوەی یان تاجیلکردنەوەی هەڵبژاردن ئەیهێنێتەوە من پێم وایە بێبنەمان ئەمە جگە لە لێدان یان زیانگەیاندن بە پرۆسەی دیموکراسی کە هەڵبژاردن یەکێکە لە پایەکانی هیچ پێناسەیەکی تر هەڵناگری وە لە ئەنجامدا بە شێوەیەکی گشتی پرۆسەی سیاسی ئەکەوێتە ژێر پرسیارەوە ئێمە ئەگەر پەرلەمانمان نەبی یاسا دەرنەکەنشە تەشریعاتەکانمان نەبی چۆن حکومڕانیەکی تەندروست و ڕەشید ئێمە لە هەرێمی کوردستانە پەیڕەوەکەن کەوتونەتە ئێستا ئێمە ناو فراغێکی یاسایی ئێمە لە ناو بۆشاییەکی یاسایی کە کاریگەری دروست کردیە لەسەر ژیانی ئابووریمان سیاسیمان کۆمەڵایەتیمان تەنانەت لە ڕووی دیبلۆماسیەتیشەوە یعنی ئێستا ئەم سەپۆرتێکە هەموو وڵاتانی نێودەوڵەتیەکەن کە تۆ ناتەوێ هەڵبژاردن بکەی یان پەرلەمان بکەی لە ئەمەت نامینێ ینی ئەم پشتیوانە زۆرت نامینە ئێمە بیرمان نەچێ ڕیفراندۆم یەکێک بوو لەو بابەتانەی کە زیانێکی گەورەی لێداین لە ڕووی دیبلۆماسیەوە هەرێمی کوردستانی زۆر بردەدواوە لە بەرەوەی ئێمە پشتیوانی نێودەوڵەتیمان نەبوو ئەی ئەگەر ئەو جارە هەڵبژاردن نەکرێ ئێمە لەو فەراغە یاسایە من پێم وایە ئەخولێنەوە جارێکی تر وەدا ئێمە جارێکی تر ناتوانین بە ئاسانی بگەینەوە ئەو هەرێمی کوردستان کە پێش پەرلەمانی پێشووتر تێدا بووین. باشە کاک خەڵەف خۆ دەزانیت ینی قسە زۆر کراوە زۆر ئاریشە دروست بوو لەسەر بابەتی هەڵبژاردن و دەستژانی تانی خۆلی پێنجەمی پەرلەمانی کوردستان بە چ ئاقارێک هەبراوە لە کۆتایەکانە کۆمەڵە گەرژی دروست بوو سەبارەت بە هەمواری یاسی هەڵبژاردن بەڵام 2000 بینیمان دادگای فدرالی هەموو ئەم شتانی یەکلا کردەوە دوا بە زمانی خۆی لەم تابوتەداوە ئەوەی بوو بە ئەمری واقع ئەوەیە کە هەڵبژاردن بەو شێوەیە بەڕێوە دەچێت کە دادگای فدرالی بەڕیاری لێدا بە بڕای تۆ ینی ئەم بڕیارانەی کە دادگای فدرالی دای سەبارەت بە هەڵبژاردنی ئایندەی پەرلەمانی کوردستان چ کاریگەریشی ئەرێنی دروست دەکات لەسەر پرۆسەکە؟ یەکشت گرنگە بە نسبەت ئێمەوە لایانی بەرامبەر لەناو حکومڕانی هەرێمی کوردستان بەرامبەر یەکێتی نیشتیمانی کوردستان کە پارتی لەم بابەتە تێبگا ئێمە ئەو بڕیارانەی کە لە دادگای فیدرالی دراون لە قازانج یا لە قازانج نییە لە قاسێکە لە قازانج یا لە قازانج نییە ئەگەر ئێمە بۆ خۆمان لە ناوخۆی هەرێمی کوردستان قازانج و زیانی خۆمان استراتیژی هێڵی کارکردنی خۆمان لە هەرێمی کوردستان دیاری نەکەین پێکەوە قەراری لەسەر نەدەین
دڵنیا بە بڕیارەکانی دادگا هەرچی بێ بۆ خۆمان زیانەکەی. ئەمە زۆر گرنگە پارتی لەوە تێبگا حکوومەتی بەعز بەو دڕندەیەی خۆی بە تایبەت لە دوای هاتن سەر دەسەڵاتی سەدام حوسێن لە عێراقا لە ساڵی 79 بەدواوە ئەگەر باسی بکەین هەمیشە لە هەوڵی ئەوە بۆ کە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆک پێدا بدا نەیتوانی پێی نەکراوە لە نەتیجە سکرتێرەکەی یەکێتی بوو بە سەرۆکۆماری عێراق و لێی بردەوە. لە دوای ئەوە دەیان و شوست و تەنگەژەی سیاسی گەورە و لەسەر ئاستی ئیقلیمی و لەسەر ئاستی ناوخۆیی لەسەر ئاستی ناوخۆیی یعنی سەردەمێکمان هەیە لە تاریخا هەموو هێزەکان لە دژی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکیان گرتووە دژی بوو ناتوانێت یەکێتی چۆک پێدا بدەن. لەبەرەوە یەکێتی هێزێکە دینامیکێتی زۆرە جوڵەی زۆرە باوەڕی بە گۆڕانکاری نوێ هەیە خەڵکی تازەی دێتە پێشەوە ئەبێ پارتی لەمە تێبگا ناتوانێت یەکێتی چۆک پێدا بدا و سەردەمێک هەبووە کە ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەرایەتی جەنابی مام جەلال نەرمی نوێنراوە بۆ ئەوەی بتوانێت حکومڕانی هەرێمی کوردستان بە شێوازێکی تەندروست بۆ پێشەوە بڕوە بتوانێت نین سەقامگیری هەبێت لە هەرێمی کوردستان جا هەموو سەقامگیریەکان سیاسیە ئابوووریە کۆمەڵایەتی تاکو ئەخیر لەم پێناوەیە هەنێ سازش کراوە بۆ پارتی دیموکراتی کوردستان ئێستا ئەو قۆناغەیە کە پارتی پێویستە تێبگا ئەبێ ئەو سازش بکە لەسەر هەندێک خاڵ بۆی ئیستیقرار لە هەرێمی کوردستانە دروست ببێت چکە یەکێتی زۆری کردو لە ڕووی قاعدەی جەماوەری خۆی لە ڕووی لەدبوونی ناوخۆی لە ڕووی تێکچوونی باڵانسی هێز لە هەرێمی کوردستان کە ئەمە زیانی بۆ پرۆسی سیاسی ئەبێ لە نەتیجە ئەگەر باڵانسی هێز ڕاست نەکرێتەوە ئەبێ پارتی تێبگا ئەو قۆناغە تەواو بوو کە ئیتر ئێمە مەسەلە یانزە بۆ کۆتا بەناوی ئەمەوە کاکە ئێمە دژی پێکاتەکان نین ئێمە لەگەڵ ئەوەین پێکاتەکان نوێنەری شایستی خۆیانیان هەبێت و لە نەتیجە هەموو قانونێکە دەرەکرێ بۆ دانانی کۆتا جایتر هەر کۆتایەکە پێکاتەکانە یا تا ئەخیر کۆتای تریشمان هەیە هەموو ئەمانە مۆقەتن تا ئەو کاتی ئەم پێکاتانەیە ئەم لایانی کۆتای بۆ دانراوە خۆی ئەتوانێ تعبیر لە خۆی بکە پێویست ئەمە نەمێن چکە لە نتیجە تۆ قانونێک دانەی حەسری کۆمەڵەکەی مافی ئامەخوا و مافی گشتی بەسەرەن پێشێل ئەکات و ئەیخوا بۆیە کۆتایی پیاتەوە مەسەلەی کۆتاکان بۆیە ئەبێ پارتی لەمە تێبگا کەی لەمە تێگەشت پارتی ئەو کاتەی ئەمە توانی پێکەوە حکومڕانیکی تەندروست لە هەرێمی کوردستان بکەین و گۆڕانکاری گەورە لە هەرێمی کوردستان بکەین و ئەو کاتە لە بری بڕیارەکانی دادگای فیدراڵی بۆ خۆمان موئەسسەی تەشریعی و دەستور بنووسینەوە و بتوانین محکەمە تەشکیل کەین لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ یەکلاکردنەوەی ئەو کێشانەمان کە ناتوانین لە پەرلەمان و ناتوانین لە دادگاکان یەکلایی بکەینەوە بیبینە دەستور وەک دایکی یاساکان و بیبینە محکەمە لەبەرەوە بەناچاری ئەم بڕیارانەکە مەسەلەن ئەم شەکوایانە کە براوەتە دادگای فیدراڵی عێراق لە ئێستایە ئەم بڕیارانە لە قازانجی خەڵکی کوردستانە. باش خاتو شانەزە لەسەر بەرمەبنای قسەکانی کاک خەڵەفانی بۆچی پارتی دیموکراتی کوردستان نایەوە لەو تێبگاکە پێگاتەکان دەتوانن ئێستا لە ناو 100 کورسیان منافەسەی حەقی ڕەوای خۆیان بکەن هەنی نەک لە ناو 111 کورسیانی بۆ دەکرێت بەم شێوازی کە ئێستا دەوترێ پێشێلکردنی مافیان پێگاتانەیە لای هەمومان ڕوون و ئاشکرایە کاک سەرتیب کە لە ماوەی ڕابردوو ئەو 11 کورسیەکە بۆ پێکاتەکان هەبوو پارتی بە شێوەیەک بەکاری هێناون هەمیشە لە قازانجی هەموو ئەو بڕیارە سیاسیانە بووینە یان ئەو بڕیارانە بووینە کە لە ناو پەرلەمان دەرچوینە بۆچی لەبەرەوەی ئەمە منابێ بیرمان بچی لە ماوەی ڕابردوودا هەموو حیزبە سیاسیەکان و بە یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە هەر هەمووی لەگەڵ ئەوەی بوو کە پەرلەمان بتوانێ لە یاسای هەڵبژاردن هەموارکاتەوە پەرلەمان بتوانێت لەگەڵ کۆمیسیۆنە یاساکان جارێکی تر لە قازانجی ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا هەموارکاتەوە ئەوە هەر پارتی بوو ئەو کاتی ئیستۆپی بەم حیزبانە و بە یەکێتی نیشتیمانی کوردستان کرد بەچی بەو زۆرینەی کە لە پەرلەمان هەبوو ئەو زۆرینە چێ بوون ئەو زۆرینە ئەوە بوون کە 11 کورسێکی پێکاتەکان بوو کە هەمیشە لە هەر بڕیارێکدا بەداخەوە پارتی بەکاریە نەهێنان ئێمە ناڵێن پێکاتەکان هەمووی پارتینە بەڕاستی کاک سەرتیب بەشێکیان ئەوانن بەڵام ڕەنگە بەشەکەی تریان هەر هۆیەک بێ ترس بێ هەژمونداری پارتی بێ هەر هۆیەک بێ وای لێکردون ئەمانە بکەونە ژێر هەژمونی پارتی دیموکراتی کوردستان و بە سیاسەتی پارتی بجوولێنەوە و هەمیشە ئەوان بەکاریان بهێنن بۆ لە یەکلاییکردنەوەی هەموو پرسە سیاسیەکان کە بەداخەوە ئێمە زیانی گەورەمان کرد یەکێک لە زیانە هەرە گەورەکانیش ئەوە بوو کە لە سەردەمی ئەوەی ئێمە پەرلەمان لە کاردا بوو پەرلەمان کارا بوو ئێمە نەمانتوانی یاساکە هەموار بکەینەوە نەمانتوانی هەڵبژاردن لە کاتی خۆی بکەین بۆی
ئێستا ئێمە کەتینە ئەو فەراغا کە ئێستا محکمەی فیدرالی هاتووە بڕیارەکان بۆ ئێمە دەرەکە کە لە ڕوانگەی دەستوریشەوە کاک سەرتبیانی ئێمە نابی ئەو لێکدانەوە بکەینیان بخینە ئەو چوارچەوە کە ئەوەی ئێستا ئەو گوزەرەیان محکمەی فیدرالی دادگای فیدرا ئەو بڕیارانە ئەدەکە لە زیانی ئێمە نەخێت لە ڕوانگەی دەستورەوە ئەو بڕیارانە ئەدرێ اینجا ئێمە بیریشمان نەچی سەرۆکی هەرێم تەنیا سەرۆکی هەولێر و دهۆک نییە تەنیا سەرۆکی حزبێکی سیاسی نیە سەرۆکی هەرێمە کە تۆ سەرۆکی هەرێم دەبیبێت لە بەرژەوەندی گشتی ئەو بڕیارانە بدە سەرۆکی هەرێم دەبیبێ پشت ببەستی بەو یاسا و تەشریعاتانە کە لە پەرلەمان هەبووە یەکێک لەوانە ئەنجامدانی هەڵبژاردن بووە لە کاتی خۆیدا بۆیە ئەمنیش دووبارە ئەوە جارێکیت کە جەخت لەسەرەوەکەینەوە کە بەداخەوە لە میدیاکانی پارتی دیموکراتی کوردستان زۆر هێرش کرا سەر یەکێتی نیشتیمانی کوردستان واوانیشانی خەڵک درا کە یەکێتی لەگەڵ نەهێشتنی کورسی کۆتاکان بوو کە ئەوە بە هیچ شێوەیەک ڕاست نییە یەکێتی هەمی لەگەڵ ئەوە نەبووە هەرگیز کە کورسی کۆتاکان نەمنە بەڵام ئەبێ دابشکردنێکی عادیلانە هەبێ ئەگەر لە هەولێر هەیە لە سلێمانی شەیە ئەگەر لە دهۆک هەیە لە هەڵەبجە شەیە لە هەموو شوێنە هەیە بە ئەو پێکهاتانە نوێنەری ڕاستەقینەی خۆیان بن ئێستا ئێمە ئەچینە ناو پەرلەمان 100 کورسیمان هەیە با ئەوانیش مادام لیستێکیان هەبێ و بێن نوێنەری خۆیان هەڵبژێرن و ئەو کەسانە هەڵبژێرن کە ببتە نوێنەری ڕاستەقینەی خۆیان لە ناو پەرلەماندا نەک حزبێکی سیاسی ئەوە نەک هەر بۆ پارتی بۆ ئێمەش بەیانی ڕاستەوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوانەی کە لەژێر دەسەڵاتی ئێرەدابنە ئێمە بە زۆرێ لە زۆرەکان بەکاریان بێنین و ئەوان نەتوانن نوێنەری ڕاستەقینەی خۆیان بن ئەمە زۆر بە خراپی ڕەنجی دایەوە لە پەرلەمان لەسەر حکومڕانی لەسەر بڕیارە سیاسیەکان لەسەر بڕیارە ئابوووریەکان زۆر زیانێکی گەورەیانمان کرد لەو ڕۆوە کە ئێمە نەمانتوانی بەو زۆرینەی کە لە پەرلەمان هەیە ئێمە بتوانین لە قازانجی بەرژەوەندی گشتی هەندێک بڕیار ئیستۆپ پێ بکەین بە پارتی کە بەداخۆ ئێستا ئەنجامەکەی وێ کە ئێستا خودی پارتی دێ جارێکی ترداوە ئەکاتەوە ئەڵێ باشە با ئەو دابشکاریە هەبێ بەڵام لە کاتێکدا دێ ینی کە گەیشتینە کۆتا یاریەکە ینی ئێستا لە کۆتایە لە کۆتای یاریەکە ئێستا داوای تەمدیدکردنەوەی درێژکردنەوەی وادەی لیستی کاندیدەکانە کە کات ینی ئەوێ کاتێکی هەبێ بۆ ئەوەی بیانوەیەکی تر هەبێتن بەس بەڕای من کاک سەرتیبیانی بە هیچ شێوەیەک دۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی هەرێمی کوردستان هیچ دواخستنێک هەڵناگرێت بە هیچ شێوەیەک ئێمە لە هەر دواخستنێک هەر کاتژمێرێک بۆ ئێمە زیانە. کاک خەڵەف خۆت دەزانیت بە بیانووی ماساییبوونی وەرارەکانی دادگای فیدرالی پارتی دیموکراتی کوردستان بڕیاریدا لە گوایە بەشداری پرۆسی هەڵبژاردن ناکا و بەرناچێتە ناو پرۆسەیەکەوە کە شەرعینە بێ بەڵام هەرزوو خوێنەوە بۆ ئەم زێڕانینی پارتی دیموکراتی کوردستان کار لەلایەن چاودێرانەوە کە ئەمە بۆ جوڵاندنی ڕایشەقام و سۆزی خەڵکە و پەشیمان دەبێتەوە لە بڕیارەکەی واش دەرچوو وەک دەبینی کە وەراری بەشداریکردنی تاوە بە بڕای توانی ئامانج لە پشتی ئەم جوڵەی پارتی دیموکراتی کوردستانەوە چی بوو؟ بڵێ بۆ خۆی دوو لایەنە لایەنێکیان ئەوەیە پارتی ئەوێ زۆرترین زەختکە بۆی هەرچی پێ ئەکری ئەو گۆڕانکاریانەی کە لە دادگای فیدرالیەوە دراوە لە قازانجی خۆی بیگەڕێتەوە کە ئەمە بە قەنەعەتی ئێمە مەحاڵە چکە بڕیارەکانی دادگای فیدرالی حکمی کۆتاییە و هیچ تانێ ئەوە قوبوڵ ناکە. خاڵێکی تر ئەوەیە خۆی بە مەزلوم پیشامدا لە ناو خەڵکی کوردستان و بە خەڵکی کوردستان بڵێ ئەوە من زوڵمم لێکرێ ئەوە وا قەرار دراوە دادگای فیدرالی دادگایەکە کە تعبیر لە ئەو دادگایەکە کە کۆن لە ناو حکوومەتی باسا و بە دادگای شۆڕژ ناسراوەوە ئەم بۆ جوڵاندنی عەتفە ئینا قەنەعەتی ئێمە شوایە پارتی ئەبێ بێتە ژێر باری ئینتیخابات چکە لە ڕووی نێودەوڵەتیەوە لە ڕووی ئیقلیمیەوە لە ڕووی ناوخۆییەوە هەموو ئەمانە لە زیان ئەشکێتەوە تۆ سیرکە لە ڕووی سیاسیەوە ئێمە سیرەکەین کورتەیەک باسمان کرد لە ڕابردوو کە لە ڕووی سیاسی و دیموکراسیەوە هەموو دواخستنێک زەرری گەورە لە پێگەی هەرێمی کوردستانەدا وەرە لە ڕووی ناوخۆیی و ژیانی خەڵک و گوزارەیانی خەڵکەوە سەیری ئەم بابەتە بکەین چکە فەلسەفەی دروستبوونی هەموو ئەم مؤسساتە ڕسمیانی کە لە هەر وڵاتێکا هەیە بۆ خزمەتکردنی خەڵکە ئەگیناخۆ خەڵک دەوڵەتی بۆچی ئەگەر بۆ خزمەت نەبێ ینی فەلسەفەی دروستبوونی خەڵک دەوڵات بە کورتی و بە کوردی کۆکردنەوەی داهاتە لە چوارچێوەی سنوورێکی دیاریکراوە دابشکردنەوەی بەسەر میلەتەکەیە بە شێوازێکی عادیلانە تاکو میلەتەکە بە خۆشگوزەرانی بژی و ئەمنیەتی پارێزراوە بێ و ڕەفاهەتێکی هەبێ باشە لەم ڕۆیشەوە هەموو دواخستنێک لە قازانجی خەڵکنێ خۆتان زانن دۆخی ئابووری خەڵک خراپە موچە دابش ناکرێت ینی بەسەر ئەڵێن قەرارەکانی دادگا خراپە بۆ نمونە دادگای فیدرالی بڕیاری داوە حکوومەتی عێراقی ملزم کردو موچە بدا بە خەڵکی هەرێمی کوردستان ئەمە خراپە لەم دۆخە ئابووری کە لە هەرێمی کوردستان هەیە کە من بەباشی بیرمە کاتێک کە حەماسمان هەبوو بۆی نەوت بفرۆشرێ لە هەرێمی کوردستانە
هەمومان یعنی شاگەشکەیە بووین بەمە کە دەستکەوتێکی نەتەوەی و سیاسی زۆر گەورەیە فعلەن فرۆشتنی نەوت تۆ بتوانانی دەوڵەتی هەبێ حکوومەتی هەبێ نەوت بفرۆشی داهاتەکەی بۆ خۆت بگەڕێتەوە فعلەن دەستکەوتە لەو سەردەمەیە جنابی مامجال یەک فکرەی هەبوو کە زۆر دووربینانە و ژیرانە بوو ئەیوت ئێمە بودجەیەک لە عێراق هەیە لەم بودجەیە شەریکی سەرۆکۆمارمان لە عێراقە جێگیری سەرۆکوەزیرانمان لە عێراقە وەزیری پلاندانان لە عێراقە نازام دەرەوە لە عێراقە بابین سوود لەم بودجەیە وەرگرین ماڭانە بهێنەوە بۆ خەڵکی خۆمان مەسئلەی هەناردەکردنی نەوت ئەم داهاتە ئەم یەدەکە گەورەی نەوتی خۆمان هەڵگرین بۆ مستەقبەلی وڵاتەکەمان ئێستا شپرزەی نەکەین هەتاکو ئەو کاتی ئەتوانین بە پێگیەکی بەهێزترەوە وەکو دەوڵەت وەکو حکوومەتێکی بەهێزتر بتوانین سەرۆت و سامانی خۆمان دەربێنین و بیفرۆشین و مەشاکیلمان بۆ دروستە بێ لەم قۆناغا ئەمە قسەی جنابی ماجال لەم قۆناغا مەسئلەی نەوت ئەبێت بە نەکبەتی بۆمان لە ڕووی سیاسی و نێودەوڵەتیەوە ئەبێ بە نەکبەتی لە ڕووی قانونیەوە لە عێراق ئەبێ بە نەکبەتی لە ڕووی ئابووری و ژیانی خەڵکەوە لە عێراق ئەبێ بە نەکبەتی یعنی تۆ کاتێک یەکێتی هەڵگری دروشوی مافی چاری خۆنووسین بوون ئەو حیزبانی کە لە پشتی ڕیفراندۆم و سوور بوون لەسەر ڕیفراندۆم یانوت ئۆتۆنۆمی بۆ خەڵکی کوردستان و ئەوە ئێ باشە معقول بوو مەسەلەن جنابی مامجلال دژی دەوڵەت بێ دژی سربەخۆیی بێ ئەمە هیچ لۆجیکێک ئەمە قبول ناکە باشە بەڵام عەقڵی مامجلال وا بوو هەتا یەک نمونەی هێناوە یعنی وتی دەوڵەتێک بی وەکو جنوبی سوودان بژیت باشە یا هەرێمێکی فیدرال بی وەکو هەرێمی باباریای ئەڵمانیا بژیت باشە کامیان باشە کە بەم قاڕن ناکرێت لە کاتێکە ئێمە کەی زانیمان گونجاوە لەبارە لە ڕووی نێودەوڵەتیەوە لە ڕووی ئەوە ئیعلانی دەوڵەتەکەین ئەو کاتە نەوتەکە فرۆشین ئەو کاتە ژیانی خەڵکی خۆمان باشەکەین فعلەنەوە هەموو کێشەکان بە دەرکەوت و ئێستا ئێمە ئەبێ هەوڵ بدەین بیبینەوە بۆ نیوەی ئەو کاتە لەبەرەوە هەموو ئەو بڕیارانەی کە دراوە ئەگەر پارتی نێت بە وردی دراسی ئەم بابەتە بکە و ئەگەر سوور بێ لەسەر ئەوەی کە من قەناعەتم وانە سوور بێ لەسەر ئەوەی کە انتخابات ئەنجام نەدا ئەگەر سوور بێ لەسەر ئەوەی انتخابات ئەنجام نەدا خەڵکی کوردستان زەرەرەکە لە ڕووی معیشەتەوە لە ڕووی ژیانەوە لە ڕووی پێداویستەکانی ڕۆژانەی خۆیەوە و هەرێمی کوردستان بەگشتی زەرەرەکە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیموکراسیەوە لە ڕووی علاقاتمانەوە لە ڕووی پەیوەندیەکانمانەوە دنیا پێوتین ڕێفراندۆم مەکەنەوە وەرەقێکی سپیە بۆ قۆناغێکی تر کردمان و ئەو نەتیجەکەی دەرچوو کە هەمومان بینیمان کەرکووکمان لە دەست دەرچوو نازانم هەموو ئەو بابەتانی کە خۆمان نەزانین چیمان بەسەرهاتوو لەبەرەوە لە هەر کاتێکا کە لە ڕقی سیاسی قازانجی بوو بێکەنیەتی هیچ کە لە ڕقێکی سیاسی قازانجی نییە و بە نەتیجە ئەگە قازانجی کورتی هەبێ بۆ حیزبێکی دیاریکراو لە زەرەری خەڵک تەواو بووە لەم کاتەیە کە لە ڕقی سیاسی لە هەموو کاتێکی تر زیاتر زەرەر بە خەڵکی کوردستان نەگەێنێ زەرەر بە خەڵکەمان نەگەێنێ چونکە ئێستا خەڵکی کوردستان چاوی لەوەیە حکوومەت قەراردا موچەکەی بداتێ ئەمڕۆ 28 سێیە تازە بە تازە سێ ڕۆژتر اینجا دەست بە دابشکردنی موچەی مانگی دوو ئەکرێ یعنی لە مانگی دەوە بۆ ئێستا 5 مانگە یەک موچە دابش کراوە لەبەرەوە ئەمانە هەمووی مەشاکلی سیاسین ئەبێ پارتی لەوە تێبگات دۆخی ئابووری و دۆخی ژیانی خەڵکی کوردستان زۆر باش هەڵ ناگرێت لەوە زیاتر انتخابات دوا بخرێت خاتو شاناس ئەنی ئاگاداری بارودۆخی هەرێمی کوردستانی بەداخەوە ئێمەوە مانگی ڕەمەزان بەرەو کۆتایەکانی ڕۆین خەڵک موچەی مانگی شوباتی وەرنەگرتووە بڕیارە لە سەرەتای هەفتەی داهاتوو و موچە بە ناوی مژدەوە پێشکەش بە هاوڵاتیانەکرێت کە حەق و مافی خۆیانە هەموو ئەوانەی کە ئێستا خەڵکی پیاد دەگوزارێت شایان بەون کە ئەنجامەکانی داهاتووی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان گۆڕانکاری لە هاوکێشەی سیاسی لە هەرێمی کوردستان بکات ئێمە زۆر ئومێدمان هەیە کە ئەمە ڕوودا ینی ئێمە پێمان وایە ئەگەر لەم بارودۆخە ناسە قامگیریە کە ئێستا هەرێمی کوردستانی پێدا تێپەڕی کە لە نەتیجەی هاوسەنجی دروست بووە کە لە نەتیجەی پەیڕەوکردنی سیاسەتێکی هەڵەدا ئەم دۆخە هاتیتە ئاراوە من پێم وایە ئەنجامدانی هەڵبژاردننی کوردستان کە ئێمە هەمیشە لە دەرەوەش جێمان لێبێ ئەڵێ دۆخی کوردستان دۆخێکی زۆر نەساق قامگیرە ڕەنگە ڕێژەی بەشداریکردن بەو شێوازە نەبێ ینی هەموو ئەو بخڕە بڕەغمی هەموو ئەو مەترسیانە هەیە بەڵام پێویستە هەڵبژاردن ئەنجام درێ بۆ ئەوەی گۆڕانکاریەکی ڕیشەیی بکرێتن لە مەسەلەی حکومڕانی لە دانانی یاسا لە گۆڕینی هەندێک یاساکان لە بوژانەوەی جاریچیتی حکوومەتی هەرێمی کوردستان وە گۆڕانکاری لە سێکتەرەکاندا ئەمانە هەموو لە دوای چدێ لە دوای ئەنجامدانی هەڵبژارنەکان دێ لەبەرەوەی لە ناو هۆڵی پەرلەمان یاساکان
گۆڕانکاریان بەسەردە لەناو هۆڵی پەرلەمان پرۆژەکان بڕیاریان لەسەردرێ لەناو هۆڵی پەرلەمان بڕیارە سیاسیەکان ئەدرێتن بۆیە ئەنجامدانی هەڵبژاردن وەک جارێکی تر ئەیڵێمەوە سەرباری ئەو دۆخە خراپەی کە ئێستا ئێمە لە ڕووی ئابووری و سیاسی شتەی کەوتوین و من کاک سەرتیبیانی لە ڕووی نێودەوڵەتیشەوە ئێستا ئەو پێگەی هەرێمی کوردستان خەریکە دێ بەرەو لاوازێتە کەوێتە ژێر علامەتی ئیستفهامیانی هەمویان پرسیاری ئەوە لێکرن ئێمە بیرمان نەچێ نەردەی نەتەوە یەکگرتوەکان هەمیشە ئەوە بە جێمەدا ئەدەن ئەڵێ ئەگەر ئەو دۆخەوا بڕوا و مەترسیدارێ بێ ئەگەر ئەو دۆخە بڕوا بەو شێوازە نامینێتەوە ئەمانە هەموو زەنجی مەترسیدارن ئەمە هەموو زەنجی ئاگادارکردنەوە بە گوێی حزبە سیاسیەکان و سیاسیەکانی ئێمەدا ئەدەن کە چیتر لێرەوە مایە قوبوڵکردن نیە بۆیە سەرباری هەموو شتێک ئێمە ئەبێ هەڵبژاردن ئەنجام بدەین ئێمە ئەبێ گۆڕانکاریەک بکەین لە دۆخی سیاسی و ئابووری ئەو خەڵکە کە ئێستا خەڵک بێزار بووە خەڵک بێ ئومێد بووە خەڵک متمانەی بە حکومەتەکە نەماوە خەڵک متمانەی بە حزبە سیاسیەکان نەماوە ئەوانە هەمووی ئێمە ئەبێت دەیان جار دانیشین پرسیار لە خۆمان بکەینەوە یعنی جارێکی تر پێداچوونەوە بە خۆمان بکەین ئێمە لە زۆر شوێن هەڵین ئەو هەڵانە بەچی تا ئەکرێتەوە ئەبێ گۆڕانکاری بکەی لە سیستەمەکە بە چ گۆڕانکاری تێدا ئەکرێت بۆ ئەوەی ئەتو بە شێوەیەکی دیموکراسی بێ ئەو گۆڕانکاری بکەی هەڵبژاردن سەنجی محەکە هەڵبژاردن دێتن ئەو گۆڕانکاریانت بۆ ئەهێنیتە ئاراوە و هەڵبژاردن ئەتوانی ئەو دیموکراسیە کە ئێمە بانگەشەی بۆ ئەکەن لەسەر ئەرزی واقع جێبەجێ ئەکاتن بەڵام مەتو لە کاتێکدا هەڵبژاردن ناکەی وەموچە نادەی وەڕازینی بە بڕیارەکانی دادگای فدرالی وەڕازینی ڕوت لە بەغدا بێ پرسیارە ئەی بەچی ڕازیت ئەی ئەم دۆخە هەتاکەی ئەی هاوڵاتی هەتاکەی بەرگەی ئەو دۆخە قورسە ئەگرێتن ئەمانە هەمووی پرسیارن کە ڕۆژانە ئەکرێ لە میدیاکان بەدەیان کە ڕووداوی ناخۆشە بین لە سوسیال میدیا خەڵک هاوارەکە لە بێزاری خۆی ینی ئەمانە ئایا هەمووی بەخاڵ نین ئایا ئەوە هەمووی زەنگێک نییە کە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا ڕێگری سەرچیە لە ئەنجام نەدانی هەڵبژاردن کە بە خەبەر بێتەوە بە ئاگا بێتەوە بڵێ ئەبێ هەڵبژاردن بکرێ باشە کاک سەرتی ئێمە پرسیارێکەکەین ئێمە هەمیشە پارتی دیموکراتی کوردستان کورسیەکانی زیاتر بووە لە هەموو حزبە سیاسیەکان بە یەکێتی نیشتیمانی کوردستان چییە بێ ئەگەر جارێکی ئەو جارە بێتەوە پارتێکی تر یان یەکێتی نیشتیمانی کوردستانیان بڵین هەر حزبێکی تر کورسی زیاتر بێنێ بۆ ئێمە جارێکی بۆ ئەو ئەزمونەش نەکەین ینی ئەمە محاڵ نییە ئەمە مستەحیل نییە ینی بۆ جارێکی تر نینەوە ئەو ئەزمونانە بکەینە ئەمانە هەمووی پرسیارن لە مشکمان دێت و دەڕوا ئەگەر ئەمانە هەمووی بێتە ئارا ڕەنگە گۆڕانکاری لە چوارچێوەی ژیانی ئێمە ڕووبداتن بۆیە هەڵبژاردن هەمیشە سەنجی محەکە هەڵبژاردن هەمیشە خاڵی وەرسەرخان و خاڵی گۆڕانکاری کاک خەڵف ڕەنگە وەختم کەمان بێ دەمێت ئەو پرسیارە لە جەنابەت بکەم لەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە زۆر قۆناغی جیاوازدا تێپەڕیەوە لە هەستان و لە کەوتن و لە خۆڕێخستنەوە بەڵام ئەوەی کە ئێستا دەیبینن لە ڕووی ڕێکخراوی لە ڕووی حیزبیەوە کاتێکی منەظەم و هەنی تەواو ئامادەیە بۆ پرۆسی هەڵبژاردن و جەنابیشت باشتر لە من شارەزای ئەنی تێڕوانی تۆ بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت دانی زۆرترین متمانەی خەڵک بەدەست بێنێت و هەروەهانی خەڵک بدەن بۆی سەرباری و هەموو قەیرانی کە هەیە لە هەرێمی کوردستان بەشداری پرۆسی هەڵبژاردن بکە. بەڵێ ئێمە وەک یەکێتی قەناعەتمان وایە ئەنجامدانی هەڵبژاردن ڕێگرە و خاڵک دانێ لە ئەو مەترسیەی کە هەمانە لە ناوچوونی ئەو ئەزمونەی کە هەمانە ئەمە هەدەفی سەرەکیە و ئەمە تمۆحی یەکەمانەوە بێکێتی تمۆحی دووەم ئەوەیە بەڵێ بە بێگومان هەوڵمان داوە لە ماوەی بەتایبەت 2 ساڵ و نیم تا 3 ساڵی ڕابردوو کە جددی بین لەوەی بەژاری ئینتیخاباتەکانی هەم عێراق هەم هەرێمی کوردستان بکەین بە نیەتی ئەوەی ببینەوە بە هێزی یەکەم لە هەرێمی کوردستان و بە قەناعەتی من ئەو زەمینەیە ئێستا لەبارە چونکە هەموو ئەو یاسایانەی کێکێتی لە ڕابردوو نەروی نواندووە لە سەردەمی مام جەلال بۆ ئەوەی تەوازنی سیاسی لە هەرێمی کوردستان تێک نەچێ ئەو یاسایانە گۆڕاوە چۆتەوە سەر ڕێچکەی خۆی مەسئلەی کۆتا مەسئلەی مەسەلەن قۆرخکاری پارێزگایەکی دیاریکراوە لە سوچێکی هەرێمی کوردستان کە هەموو ئەو دەنگانەی هەیە بە کورسیەکانەوە تۆ مەجال نەدەی هێزێکی سیاسی دیاریکراوی تر بێتە پێشەوە ئەمە ئێستا دەرگامان کردوتەوە بۆ ئەوەی بتوانین ئەو دەنگانە بێتەوە بۆ ناوچەکانی تر عەدالەتی نوێرایەتیکردن لە هەرێمی کوردستان بچەسبێت کە ئەمە هەمووی بەدەستکەوتی خۆمانی ئەزانی و تەمۆحیشمان وایە خاڵی یەکەم و خاڵی سەنتەر و چەمکی سنتەر لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان هاوڵاتیە و گەڕانەوەیە بۆ خەڵک و ئێستاش بەم وەزعەیە کە دروست بووە کە جیهانی سەرمایه‌داری زۆر تیازاڵە
ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان قەناعەتمان وایە ئەبێ بگەڕێنەوە بۆ خانە کوڕەکان بگەڕێنەوە بۆ خەڵکی فەقیر و هەژار لە پاڵ ئەوە زەمینە بسازین بۆ خواپێداوەکان بۆ خاوەن کۆمپانیاکان تا بتوانن لە ڕێگەی کەرتی تایبەت و بە هاوکاری لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان زەمینەی خۆشگوزەرانی لە هەرێمی کوردستان لەبار بکەین بۆیە قەناعەتمان وایە یەکێتی پلانەکانی بەرنامەکانی بڕیارەکانی و ئەو ئامادەکردنی کە بەباشی هێتی بۆ پەرلەمان ئەوێ بێتەوە بە هێزی یەکەم لە هەرێمی کوردستان و بۆ ئەمە داوا لە خەڵکەکەین پشتیوان و هاوکار و یاریدەری خەڵ یەکێتی بێ لە پێناو خەڵک. خات و شانازانی بەشداری کارای ژن لە ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دیار و ئاشکرایەوە لەم هەڵبژاردنەشدا هەوڵدراوە کە بەشدارێکی کاراتان هەبێ ئەنی چی تێ لەسەر ڕۆڵی ژنوە دەتەوێت چۆن بەشدار بن لە پرۆسەکەدا و دواتری لە دوای پرۆسەکە چی دەکەن بۆ کایژن لە هەرێمی کوردستان؟ من پێم وایە کەم حزب هەیە لە هەرێمی کوردستان بە قەدیەکێتی نیشتیمانی کوردستان کە پانتایەکی فراوانتریدایە بە ژن و ینی ڕوبەرێکی فراوانتری بۆ ژن فراهەم کردووە کە بتوانێت ژن بێ لە کای سیاسی خۆی بدۆزێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە باوەڕی بەوەی بووە کە سیاست تەنیا سیاسەتی پیاوانە نیە ئەبێ ژنیش لە کای سیاسیدا ڕۆڵ بجێڕی و ئێمە نمونەی زۆر جوان و باڵاشمان هەیە کە هەمیشە شانازیمان پێوە کردو و تومانە سەرۆکی پەرلەمانمان ژنە یەکەم وەزیری ژنی یەکێتی بووە ئەیتر لە دەسەڵاتە خۆجێیەکاندا ژنان خۆیان دۆزیوەتەوە هەڵە بجە نمونەیەکی جوانە کە تێیدا سەرۆکی شارەوانی قایم قەمەمانە هەمووی ژنن کەواتە ئەمە لەو ڕوانگۆ هاتووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕی بەهێز و بیرکردنەوە ئایدیای ژن هەیە. ئێمە هیوادارین ئەم جارە لە پەرلەمانی کوردستاندا زۆرترین ڕێژەی ژن بڕوە بەبێ کۆتاش هەرچەندە کۆتا زیانیشی هەیە سوودیشی هەیە بەڵام لە نەتیجەدا بۆ فەرەهەمکردنی بەشداری زیاتری ژنانە لە ناو کای سیاسیدا بەڵام هیوادارم ژنان بتوانن و ئێمە بە تایبەتی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ژنان گەیشت بنە ئەو ئاستەی بە دەنجی خۆیان بچنە ناو پەرلەمانی کوردستان و ئێمە بتوانین کۆمەڵێکی یاسا لە ناو پەرلەمان دەرکەین کە گۆڕانکاری بکاتن لە بارودۆخ و ڕۆشی ژنان کە بەداخۆ زۆر جاروەیە لەبەر عورفە کۆمەڵایەتەکان و دابوونەریتەکان زۆر جار ژن تێدا زیانی کردووە ژن تێیدا بوویتە قوربانی. بۆیە من هیوادارم بە هەموو لایەک بتوانین ئێمە ئەو جارە زۆرترین ڕێژەی ژن بینە ناو پەرلەمان و ژنانیش جارێکی تر دەبێن دەنگ بەو ژنانە بدەنەوە بیان کە نوێنەری خۆیان کە کار بکە لەسەر قەزیەی ژن. گەشتبینی بەوەی پرۆسەکە پرۆسەیەکی سەرکەوتوو بێ وەک چۆن پرسیارم لە کاک خەڵە فیشکرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت بەقەدەر سنگ و قورسایی خۆی بەشداری کارای هەبێت لە پرۆسەکە. من پێم وایە هیچ کاتێک وەکو ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بە گەرم و گوڕیەکی زیاتر بە منەظەمتر و بە متمانە بە خۆبوونێکی زۆرەوە ئەچێتە ناو پرۆسەکە و وەکو هەواڵی وتەبێژیش ئاماژەی پێکرد کە لەوانەیە پێشی هەر هەموو حزبە سیاسیەکان ئێمە لیستی کاندیدەکانمان ئامادەکرد بێتن و هەروەها ئامادەی تەواویمان و ئامادەکاری تەواو کراوە بۆ هەڵبژاردن. ئەوە نیشانەی ئاماژەیەکە بۆ متمانە بەخۆبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرباری ئەو دۆخە ئابووری سیاسی ئاڵۆزە و خراپەی کە ئێستا هەرێمی کوردستانی پێتێ ئەپەڕێ بەڵام ئەو متمانەیەمان کە هەیە کە ئێمە جارێکی تر بتوانین لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە ئەو هاوسەنگە جارێکی تر ڕێک بخەینەوە بۆ ئەوەی کۆمەڵێک گۆڕانکاری بکەین لە پەرلەمان لە نەتیجەشدا لە بەرژەوەندی گشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان. خەڵە سەرنجی کۆتایە. بەڵێ لە سەردەمێک کە تەوازنی سیاسی لە هەرێمی کوردستان تێک چوو لە دوای 25 حوتی 2009 ئەبینین دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ماوەیە کە یەکێتی و پارتی بە حکمەتی مام جەلال کۆک بوون و تەوازنەکەی ڕاگرت بوو ژیانی خەڵک لەو پەڕی باشیا بوو لە ساڵەکانی 2010-11-12 دوای ئەوەی کە تەوازنەکە دەرکەوت باڵانسەکە تێک چوو ژیانی خەڵک خراپ بوو مەعلەعیلم لەو مدانە کە جەنابی مام جەلال لە ساحەکە بوو سعری نەوت هات یەک بەرمیل هات بۆ $27 بەڵام بە خەڵکی کوردستانەوە دیار نەبوو بەڵام کە تەوازنی هێز تێک چووە ئێستا سعری بەرمیلێک نەوت $87 ئەوە ژیانی خەڵکەکە ئەیبینی بۆ ئێمە قەنەعەتمان وایە لە پێناو خۆشگوزەرانی خەڵک لە پێناو گێڕانەوەی ماف بۆ خەڵک لە پێناو ئەوەی خەڵک لە کاتی خۆی کە موچە یعنی حەقێکی قانونیە قانون ئەو حەقەی داوە بە موچە وەرگر نابێ ئەم حەقا هیچ پرۆسێکی سیاسی تێکی هەنێتەوە بە خەڵک بڵێ دەنگ بدەیان بەشداری پرۆسەکە بکە بووی ئەم ژیانە کولە مەرجە بگۆڕن. ئێمە ئەمانەوێ تەوازنی سیاسی لە هەرێمی کوردستان باڵانس بکەینەوە
تەوازنی سیاسی لە هەرێمی کوردستان باڵانسکردنەوەی یعنی کێوی دەنگدەرەکانی یەکێتی بەرز ببێتەوە، ینی کورسەکانی یەکێتی بەرز بێتەوە. ئێستا زمینەی قانونی، زمینەی دابشکردنی نوێنەرایەتەکانی خەڵک بۆ هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان لەبارە بۆەوەی بتوانین ئەم تەوازنە سیاسی دروستکەینەوە لە پێناو باشترکردنی ژیانی خەڵکە. خاتوشان لە سەرنجی تۆ بە کورتی. من هیوادارم هەموو لایەنە سیاسیەکان بگەنە ئەو بڕواایان ئەو قەنەعاتەی کە ئەبێ لە کاتووادە خۆدا هەڵبژاردننی پەرلەمان ئەنجام بدرێتن. ئەگەر ئێمە بمانەوێت جارێکی تر ببینەوە ئەو هێزە سیاسی و متمانەی هاوڵاتی بەدەست بێنینەوە ئەبێ سندوقی دەنگدان بکەینە سەنجی بەخە سندوقی دەنگدان با بڕیار دەربێ کە هاوڵاتی بێ دادوەر بێ لێرەدا هاوڵاتی بێ ڕەئی خۆی بدە بڕیاری خۆی بدە بڵێ من ئەمەوێ ئەو جارە دۆخی من بەو شێوازەدا تێپەڕی. بۆیە هیوادارین لە نەتیجەدا هەمومان بۆ ڕوحیەتە بیر بکەینەوە کە هەمومان لە بەرژەوەندی کشتی بڕیارێک بدەین. هەڵبژاردننی ئایندەی پەرلەمانی کوردستان دانی چارەنووس و ژیان و گوزارانی خەڵک دەگۆڕێت. گومانی تێدانە کە ئەگۆڕێت چونکە ئەو هەڵبژارنی ئەو جارە من پێم وایە هەڵبژارنەکی زۆر جیاوازە بێتن. پەرلەمانی ئەو جارە پەرلەمانێکی جیاواز ئەبێ لەبەر ئەوەی وەکوتم لە دۆخێکی خراپدا ئێمە هەڵبژاردن ئەنجام بدەین و لە ڕابردوودا ئەزمموی باشمان نەبووە. ئێمە ئەمانەوێت جارێکی تر بە ئەزمموێکی تازەوە و جێڕانەوەی ئەو باڵانسی کە ئێمە هەمیشە بانگەشەی بۆ ئەەکەین بیرمان نەچێ ئەو دۆخە خراپە لە نەتیجەی تەوازوناتی خراپ هاتوۆتە ئاراوە. پێمان وایە ئەگەر جارێکی تر ئێمە بتوانین ئەو هاوسەنجە ڕابگرین ئەتوانین جارێکی تر ببینەوە جێگەی متمانەی هاوڵاتی. زۆر سپاس بۆ خاتوشان ئازیرانی نووسەر و چاودێری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ خەڵە ئەحمەد شاتوانی ئەندامی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان. بەخێر بێن. سپاس بۆڵامی پرسیارەکانی ئێمە. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەری گفتوگۆکەمان بوون.